ئەگەر لە زانکۆی سەلاحەدین وەرگیراون بۆ وەرزی نوێی خوێندنی ئەمساڵ ئەوە پێویست بە هیچ پشکنینێکی پزیشکی لە دەرەوە ناکات. هەر لە ناو زانکۆ بنکەدانرا و ئاسانکارێکی باشتان بۆ کراوە. لە لایەکی تریشەوە گەنجێکی تاقانەی چوار خوشک بەهۆی تەقینەوەی تەقەمەنی پێیدا بارودۆخی تەندروستی زۆر ناجێگیرەوەمانە چناڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لەبێت. لە زانکۆی سەلاحەدین وەرگیران پێویست بەوە ناکات بچیت لە دەرەوە پشکنینی چاو، پێست و جۆری خوێن بکەیت. هەر لەوێ بنکەیەکی تەندروستی تایبەت با پشکنینی پزیشکی بۆ خوێنکارانی تازە وەرگیرا و کرایەوە. بنکە تەندروستەکە لە ناو کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکانە. بڕیارەکە بە جۆرێکە بۆ زیاتر ئاسانکاریکردن و گەڕاندنەوەی کات بۆ خوێنکاران. لە داهاتوودا بنکەی هاوشێوە لە کۆلێژەکانی دیکەی زانکۆکە دەکرێنەوە. سامان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدین بە 964 وت سەرجەم پشکنینەکان لەو بنکەیە بێبەرامبەرن. کردنەوەی ئەم بنکەیە دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕۆتین و لابردنی ئەو بارگرانیە دارایی کە پێشتر دەکەوتە سەرشانی خوێنکاران بەهۆی ئەوەی ناچار بوون بەشێک لە پشکنینەکانیان لە نەخۆشخانە و تاقیگە تایبەتەکان بکەن. یەکێک لەو گەنجانەی دوێنێ لە زەی بچووک پارچەیەک تەقەمەنی پیایدا تەقیەوە تاقانەی چوار خوشکە و دۆخی تەندروستیشی ناجێگیرە کە سوکارەکەی داوای نزای خێری بۆ دەکەن. ئێوارەی دوێنێ یەکشەممە لە سنووری گوندی کڵێسەی سەر بەناحی ئاشتی چوار گەنج لەسەر زەی بچووک دەستکاری پارچەیەک تەقەمەنیان کردووە و لە پڕا تەقیوەتەوە. بەهۆیەوە هەر چواریان پێکەوە بریندار بوون. یەکێک لە گەنجەکان پارچەیەک بەرسنگی کەوتووە و باری تەندروستی ناجێگیرە. ڕەوانەی نەخۆشخانەکانی ئەو لێر کراوە و نەشتەرگەری بۆ کراوە. ئێستا لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە. برایەکی ئەو گەنجە 2 ساڵ پێش ئێستا بەڕووداوی هاتوچۆی گیانی لەدەستدا و ئێستا هەر خۆی ماوە و تاقانەی چوار خوشکە. ڕووداوەکە خێزانەکەی دڵگران کردووە و داوای نزای هێری بۆ دەکەن. بەشێک لە دارەکانی پارکی ئازادی لە سلێمانی تووشی نەخۆشی لاڕەشە بوون. بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەیان دەشۆردرێن و دواتر ڕەنگ دەکرێن. سیروان عوسمان کارمەندی بەشی پاراستنی ڕوەک لە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی بە 964 وت درەختەکان بەهۆی بەرکەوتنی خۆر و بە نەخۆشیێکی تایبەت تووشی لاڕەشە بوون و لایەکیان ڕەش بووە. تیبەکان بۆ تیماری ئەو برینەی دارەکان توێکڵی دارەکان لێ دەکەنەوە. بە فاس و ئاو جوان دەیشۆن و دواتر بە بۆیەیەک ڕەنگی دەکەن کە دەرمانێکی تایبەتی تێکەڵ کراوە. ئەو کارمەندەی باخچەکان وتی جار لە سەدا 10 بۆ 20 درەختەکانی پارکی ئازادی تووشی ئەو نەخۆشیە دەبن و زیاتریش دارتووەکان ئەو دەردە دەگرن. پیاوێکی بە تەمەنی سەر و ڕیشسپی لە هەشتاکانی تەمەنیدایە. پشتەوەی ماڵەکەی خۆی لە گوندی تازەدەی کەلار کردووە بە کشت و کاڵ و بامێ، بیبەر و لۆبیا و سەوزەی لێدەچێنێ و دواتر دەیباتە مزگەوتی گوندەکان و دەیفرۆشێ. حاجی قادر ساڵح دانیشتوی گوندی تازەدەیە خۆی پیاوێکی بە قەناعەتەوە دەڵێت تەمەنم زیاترە لە 85 ساڵ. لەوێ 50 فلس پەیدا بکەم نایگۆڕمەوە بە 100,000 مەعاش و دەڵێ مەعاشی نەگەرەکە. حاجی قادر ڕۆژانە دوای ڕنینی بەربوومەکانی دەیێنێتە ماڵەوە و هاوسەرەکەی یارمەتی دەدات بە قەپان دەیکێشێ و دەیخاتە کیسەوە بۆی. حاجی قادر دەڵێت هاوسەرەکەم زۆر یارمەتیم دەدات. ئەگەر ئەو نەمێنێت با منیش نەمێنم. ئێستا جگە لە لۆبیا بەربوومەکانی دیکەی هاتوۆتە بەرهەم و ڕۆژانە دەیڕنێت. هەر خەڵکی گوندەکە لی دەکردنەوە. ڕۆژانی هەینیش بە عەرەبانەیەکی بچووک دەیباتە مزگەوتی گوندەکەیان و خەڵک لەوێ بەرهەمەکە دەبن و پارەکەی بۆ دادەنێن. ئەماواڵەکان بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.